لافاوەکەی چەمچەماڵ مێژووی لەگەڵ خۆی گۆڕی. قوبات تاڵەبانی ئاڕاستی حکومڕانی گۆڕی. تا ئێستا ڕووی نەداوە لە تاریخی میلەتە تیمێک بەرپرس لەسەر کارەکانیان ببەخشرێت. بەڵام ئەمڕۆ ئەو مێژوو بەدەستی قوبات تاڵەبانی گۆڕدرا. لێکۆڵینەوە لەگەڵ چەندین بەرپرسی حکومی خۆجێی ئێرە کراوە و لە دەرەنجامی ئەو لێکۆڵینەوەیە پێشنیار ئاڕاستەی بەندەی مخلص کراوە بۆ ئیجرائاتکردن بەرامبەر بەو کەسانە ئەمانە مقابلەیان لەگەڵا کراوە و ئەتوانم بڵێم لەو 5 کەسەی کە پێشنیار کراوە 4یان هەستیان بە بەرپرسیارەتی کردووە و داوای بەخشینیان کردووە لە پۆستەکانی خۆیان. ئەو 4 کەسە کە لێرە ئاماژەیان پێدەم بەڕێز قایمقامی چەمچەماڵە، سەرۆکی شارەوانی چەمچەماڵە، سەرۆکی شارەوانی شۆڕشە، بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵە. ئەم 4 کەسە هەستیان بە بەرپرسیارەتی کردووە، هەستیان بە ئازاری خەڵکی خۆیان کردووە و داوای بەخشینیان کردووە لە پۆستەکەیان. بەڕێوەبەری ناحیەی شۆڕش ئامادە نەبوو داوای بەخشین کا لە پۆستەکەی، بەڵام بەپێی لێکۆڵینەوەی لیژنەکە کەم تەرخەم بووە بۆیە هەنگاو ئەنرێت بۆ ئەوەی ئیجرائات کرێ بەرامبەر بە ئەویش. ڕاگەیاندنی هەواڵێکە کاتێکدا ژمارەیەک بەرپرسی ئیداری چەمچەماڵ لە کارەکانیان بەخشران. ئەمەش نووسینەوەی مێژوویەکە بە پێچەوانەی باوەکەی و قوبات تاڵەبانی ئەو شانازەی پێبڕا. بە درێژایی مێژووی 35 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستان یەکەم جارە ژمارێک بەرپرسی ئیداری لەسەر دۆسیەک لە کارەکانیان دوور بخرێنەوە. ئەنجامی لیژنەی لێکۆڵینەوەی لافاوەکەی چەمچەماڵ جیاواز لە هەموو ئەو لیژنانە بوو کە لە ڕابردوودا بە دۆسیە جیاوازەکانی وەک کەم تەرخەمانی شەڕی داعش و بازرگانانی هاوکاری داعش و لافاوەکانی ساڵانی ڕابردوو پێکێندران. زۆر دۆسی دیکە پێکێندران کە ئەنجامەکەیان ڕوون نەبوون و کەس سزا نەدرا. بەڵام لە عینی کاتیشە ئەمەوێت سەرکۆنەی ئەو میدیایە بکەم کە ئەم دەرفەتەی خۆستوەتەوە بۆ مەرامێکی سیاسی و مەرامێکی شخصی خۆی. زۆر نابەرپرسانە مامەڵەی لەگەڵ ئەم دۆخە کردووە، هەوڵی داوە نەکەرە لەم ئەزمەیە لە چەندین کێشەی تری کوردستان بە ئاراستەیەکی سیاسی بی بە چەواشە بە خەڵکە نائارامی بخاتە ناو دەرونی هاوڵاتیان و بڕیارەکەی قوبات تاڵەبانی هاوکات بوو لەگەڵ بانگەشی ژمارەیەک میدیاکە چەند ڕۆژێکە ئاماژە بەوە دەکەن سزا دەرناکرێت، بەڵام کۆنگرە ڕۆژنامەوانیەکە مێزەکەی هەڵگێڕایەوە و بە هەمووانی وت چاوپۆشی لە کەم تەرخەمەکان ناکەن. کارەساتێکی سروشتی بووە، لە ناکاو بووە، چاوەڕوان نەکراو بووە. بەڵام نابێت چاویشمان بپۆشین لە هەر کەم تەرخەمیەک ڕنگ بێ هەبوو بێت. بۆیە لیژنێکی ترمان پێکێناوە لە مەحافزەی سلەیمانیەوە بە نوێنەرایەتی کەسانی یاسایی و کەسانی تریش کە لێکۆڵینەوەیەکی ورد بکە لەم حەدەسەی کە ڕووی داوە تاکو هۆکارەکانی بزانین و بزانین ئایا هیچ دەکرا بکرابایە تاکو زیانەکانی ئەم ڕووداوە کەمتر بوو بێت. ئەوەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم کردی بە جێهێنانی یەکەم بەڵێنە کە دوای لافاوەکە بە چەمچەماڵەکاندرا بەخشینی کەم تەرخەمەکانیش لە کارەکانیان سەرەتای دەرکەوتنی ئەنجامی کارەکانیەتی. ئەم بڕیاری قوبات تاڵەبانی بۆ داهات و سەرجەمیەکە ئیدارەکانی دیکەی هەرێمی کوردستان ناچار دەکات بە خۆداچوونەوە بکەن، چونکە چاوپۆشی لە کەم و کورتیەکانی هیچ کەس ناکرێت. لەو 5 کەسی دەبوو لێپرسینەوەیان لەگەڵ کرێت، 4یان لە پشکی حیزبەکەی خۆی بوون. ئەوانیش پێش ڕاگەیاندنی بڕیارەکە خۆیان داوای بەخشینیان کرد. تەنها یەک کەسیان سەر بە حیزبەکەی خۆی نەبوو، ئەویش ئامادە نەبوو داوای بەخشین بکات. ئێستا دەکرێت ئەو شعری پیرەمێردی مەزن بەم شێوەیە بگۆڕین. لە تاریخی میلەتی کووردا ڕوویدا بەرپرس بە کۆمەڵ دوور بخرێنەوە.